تەماشای ئەم بێچاوەڕوویە تۆشەم تەماشای ئەم بێ ئەخلاقیەکە پارتیوێچەتی ڕاتبی معاوقەکانیان بڕیوە معاوق بەسەر عەرەبانەوەیە خەڵک پاڵی پێوەنێ خەڵک یارمەتیەدا کوپی ئاوی بکا بەدەمەوە ئەمانە کەی قەیەمی چیان پێماوە نە دینیان لایە نە نەتەوایەتیان لایە نە دیموکراسییان لایە نە ئەخلاقێکی عەشایریان پێماوە ئەمانە هی ئەوەی ڕادرێن ئێوە شەکواتان لە موچەیە موچە بەشێکە لەم دەرچەیە کە بەسەرتانە هاتووە بگەڕێنەوە بۆ دینەکە بگەڕێنەوە ئەو واقع جاهلیە ناگۆڕێ بەغەیری ئەم دینە ئەم دینەش بەو منهەجە بەو ئوممەتە عەقایدیە بەو حەرەکەتە شیاوە ئەگۆڕێ لەبەرەوە پێویستە بە تایبەتی ڕەوتەوانانی عەزیز پشوو درێژ بن سەبر بگرن لە منهەجەکە تێبگەن برایەتی دینیتان بەهێزکەن بۆی ببنە ئەو هێزەی کە ئەتوانن گۆڕانکارێکە دروستکە ئەمە مەسئولیەتی ئیسلامیەکانە واش نەزانن ئیسلامیەکانم کاریان پێکرێ و گۆڕانکاریان پێکرێ تا خۆیان نەگۆڕن ئەو گۆڕانکاریان پێ ناکرێ چاواشەشتان نەکەن بڵێن ئەم جارە ئینتیخاباتە کرێ و لیستمان کردووە بەیەک ئەوانە لیستیان لەسەر مەساڵح دروست کردووە ئەگەر لەسەر منهەجی خوایە با پێڵاویان بۆ دانی ئەگەر لەسەر منهەجی دنیاییشە ئێمە دنیامان شەقتی هەڵداوە ئێمە ئەمانێت دنیا بچڕێنینەوە بۆ خەڵکی نەک بۆ خۆمان لەبەرەوە هیوادارم عەزیزانی من نە بە قسەی پارتیوێچەتی و گۆڕانیش نە بە قسەی یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامیش چەواشە نەکرێن لە ئێستاوە خۆتان حازرکەن خۆتان قایمکەن ناچنە ئینتیخاباتەوە دەنگ بە کەس نادەن ڕسوایان کەن سندوقەکانیان فرێدەنە ناو زبڵدانی مێژووە وەکو ئەو هەموو خەڵکە لە تورکیا کردوێتی ئەم گۆڕانکاریە خۆتان ئیستیعدادتان هەبێت لە گۆڕانکاریەکە پێش هەموو شتێک ئیرادەتان بە قووەتکەن بڵێن لە ئێستاوە بۆی ئیعلامی چاواشەکاری تەئسیرتان دێنەکە لە ئێستاوە بڵێن یا ڕەبی خوایە ئەوە پەیمان بێ بۆ تۆ ئەوە ئێمە بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان ناکەین ئیرادەتان بەهێزکەن لە ئێستاوە بڕیاری ئەوە بدەن دەنگ بە هیچ کەسێک مەدەن بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان مەکەن مادام ئەوان بەشدار بن مادام ئەوان سیادە و سەروەرێتی و ئاڕاستەکردنەکە بەدەست ئەوانە ئاوا یەکەم هەنگاوی ئیرادەتان دەست پێکە بەس فێر ببن بڵێن نا پێتان ناڵێن بڵێن بیکە ئەڵێن مەیکە دەنگ مەدە سەبرتان لەسەری هەبێ یەکەم قەرار کە بیدەی بڵێ خوایە شاهید بە خوایە وا من بڕیارمدا بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان ناکەم نە بە ڕادیۆی یەکێتی هەڵە خەڵەتێم کە ڕادیۆ تەوزیعەکە بەسەر خەڵکە نە بە موچەی دزی پارتی نە بە شیعاراتی گۆڕان کە دوای گۆڕی خۆی گۆڕیەوە دیسان نە بە شیعاراتی ئیسلامیە بێدان و بێدەست و بێ قاچ و بێ پاچەکان عەزیزانی من ڕەوتەوانانی جوامێر دیندارە جوامێرە سەر بەخۆکان پیاوە ئازادەکان خاوەن ئیرادە بەهێزەکان کە ئەچوونە سەر جادە و مزاهرەتانە کرد خەڵکە جوامێرە داماوە مەحرومەکە خەڵکە زۆری نەبێ دەنگەکە ئیرادەتان هەبێ و بڵێن نا ئەم قۆناغە بکەن بە قۆناغی نا یەکەمین تەوجیه یەکەمین زەربە لە لوتیان بدەین ئەمەیە کە بڵێن ناچینە ئینتیخابات بە زۆر ملتان بگرن دەنگ مەدە لەوێ با لەسەرەمە ئیتیفاق بکەین خوای گەورەش دەستی لەسەر دەستمانە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته